ناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە نائومێدی و کاریگەریەکانی بەسەر کۆمەڵگەوە دەکەین. بە شێوەیەکی گشتی لە ئەمڕۆی هەرێمی کوردستاندا بەهۆی زۆربوونی قەیرانەکان و نابەرپرسیارەتی بەرپرسان و چۆنێتی نەزانین تەعاملکردن لەگەڵ یەکتردا بە جۆرێ لە جۆرەکان نائومێدی بۆتە مۆتەکەیەک بەسەر زۆربەی زۆری هاوڵاتیانەوە و هەر کەسێک لە هەر میدیایەک یا لە هەر شوێنێکی گشتیدا دەدوێنی ئەوە بە دەیان هەواڵ و بە دەیان بەسەرهاتی نائومێدکەر وەڵامت دەداتەوە. کەواتە دەتوانین بڵین نائومێدی بۆتە بەشێکی سەرەکی لە قسە و بیرکردنەوە و تەنانەت ڕوخسار و شێوازی قسەکردنیشمان لە ژیانی ڕۆژانەدا. بۆ قسەکردن لەسەر کاریگەری خراپ و نێگەتیڤەکانی نائومێدی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و زانینی هۆکارەکانی نائومێد بوون و جۆرەکانی و کاریگەری و ئاسەوارەکانی لەسەر کۆمەڵگە و چارەسەر و چەند شتێکی دیکە پەیوەند بە نائومێدی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواستم بۆ ئەم پرسە گرنگە کە بەشێکی سەرەکیە لە ژیانی ئەمڕۆماندا و چۆن لای بین و دڵخۆشی و شادمانی جێگەی پێ بگرێتەوە. بۆ ئەو بەبەستە بەرنامەی ئەمڕۆم بۆ نائومێدی تەرخان کردووە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەفان شێخ ستیق زانای ئاینی. مامۆستایان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا سەرتا پێم خۆشە بەڕوویەکی خۆشەوە دوور بێ لە نائومێدی هەردووکمان پێناسەیەکی نائومێدیمان بۆ بکەین. نائومێدی چییە و چ شتێک دەگرێتەوە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. باش بحالي خومان ريز وسلامان بو بینەرانی پەیام هەیە لە هەر کوێ هەن ئومێدەوارین لەم چەند خولەکەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و بینەران داین بتوانین ئەو بابەتەی کە باسیەکەی ناتوانین حەقی خۆی بینە چونکو کاتەکەمان ئەوە نییە، بەڵام دەتوانین هەندێک خاڵ لەسەر هەندێک پیر دابنین کە هیچ نەبێ ڕێگایەک بکەینەوە بۆ ئەوەی ئەگەر کەسێک بێ خۆی بە دوای دابگەڕێ. نائومێدی بریتێ لە حاڵەتێکی دەرونی کە بۆ مرۆڤ مطلقاً بەڕەهایی هەموو مرۆڤەکان دروست دەبێ، وای لێ دەکات کەوا ڕەوتی ژیانی بە شێوەیەکی نەرێنی دەگۆڕێ بەرەو حاڵەتێکی خراپتر. بەڵێ زۆر باشە. کاتە مامۆستا جۆرەکانی نائومێدی بپرسین. نائومێدی ئایا تەنها جۆرێکی هەیەم چەند جۆرێک و ئەو جۆرانەمانن؟ ئەتوانین بە دوو شێوە تەصنیفیکەین پۆلێنیکەن. یەکەم نائومێدیەکی دنیا و قیامەت، پۆلێنی یەکەم بۆ دنیا و قیامەت، پۆلێنێکی تریان هەر لە دنیادا. پۆلێنی یەکەمیان نائومێدیەکی قیامەتمان هەیە، نائومێدیەکی دنیامان هەیە. نائومێدیەکی قیامەتەوەی کە ئینسان پێ وایە بێ ئیتر کە گوناهبار بێ، گوناهی کرد پێ وایە بێ لە قیامەتە ئیتر خوای گەورە هیچ حسابێکی بۆ ناکاو لە جەهەنەما، ئیتر نائومێد دەبێت دەسەوسان دانیشێت و هیچ ناکە. نائومێدی دنیاش ئەوەیە کەوا لە کاروانی ژیان دوا کەوتووە کە ئینشەڵا هۆکارەکانی پاشتر باسەکەین. دوا کەوتووی تریش دەسەوسان دانیشێت لێگەڕێت. جۆرێکی تر تەصنیفی کرد نائومێدی. نائومێدیەک هەیە مەطلوبە، خوازراوە. نائومێدیەکی شەیە نەخوازراوە. نائومێدیەک کە خوازراوە ئەویش ئەوەیە ئینسان دائما عزەتی نەفسی هەبێ، خۆی گەورە بزانێ، نائومێد بێ لەوەی چاوی لە دەستی خەڵکی بێ، نائومێد بێ لە دەستی خەڵکی، یعنی بەوەی کەوا هەموو ژیانی ئەوەی دەیەوێت پێی بکە ئایا ژیان خۆشگوزارانی لە ڕووی مادیەوە بێ، لە هەر ڕوویەکی تر و ژیانەوە بێ، پشت بە کەس نەبەسی پێی بگە، پشت بە خۆی بەس، یعنی نائومێد بێت لە خەڵک لەوەی کەوا پشتیان پێ بێسێ بۆی بگاتە ئاکامێکی باش و بەرز و چاک. نائومێدیەکیان هەیە کە نائومێدیەکی نەخوازراوە، نائومێدی کە شەرە هیچ کات پەسەندی ناکە، ئەویشەوەی ئینسان لە ژیانە نائومێد بێ. ئایا نائومێد بێ بە داهاتووی خۆی یا نائومێد بێ بە قیامەتی خۆی؟ ئەمە دووەمیان نائومێدبوونە لە ڕەحمەتی خوای گەورە کە ئەمە نائومێدیەکە شەرە. حتى علماء لتصنيفي لكبائر وقونا كان إمامي ذهبي لكبائر، وزور علماء تري هنا يعني أفرمي اليأس من رحمة الله من الكبائر لقناها قورة كان كخواي قورة بمان بارز. زۆر باش مامۆستا کەواتە بە قسەی جەنابەت بێ ئەوەی کە دابەشکردنی جۆرەکانی نائومێدبوونی ئەرێنی و ئیجابیشمان هەیە. ئەوەی کە بەڵێ نائومێدبوونی ئەرێنی ئەوەیە کەوا ئینسان يعني چاوی لە دەستی خەڵک نەبێ، يعني بێ ئومێد بێ لە خەڵک. بەو معنایە ئیشەکانی خۆی ڕایپەڕێن، نەک چاوەڕێی کەسێکی تر بێ بۆی ڕاپەڕێن لەم ڕوانگەیەوە، نەک لەوەی کابرا بیە پشت لە هەموو خەڵک بکات و ئیتر چاوی
خەڵک نەبینێ پێ بەسەر خەڵکا بنێ بڕوە بەو معنایە ناون بەو معنایە ئەرک و ئیشەکانی خۆی ئەوەی لە ئەستۆی خۆی یایتی ئەنجامی بدا نەک بیداتە سەرشانی خەڵک ئەمە ئەوە ئەگەیەنێکەوە ئەگەر هات و کەسێک یعنی یەکێک لە شکالیات لە ڕۆژی ئەمڕۆدا هەیە کە من لە ئیشێکا شکست دێنم ئۆباڵی شکستەکەی خۆم ئەخەمە ئەستۆی بەرامبەرەکەم بۆچی چونکو من ئەڵێم کاکە ئیشە بەرامبەرەکەم بیکە بۆیە من کە شکستم هێنا ئەخەمە ئۆباڵێەوە لەبەرەوەی خۆم ئیشەکەم ڕانەپەڕاندووە خستومەتە سەرشانی و ئەمەی کە من ئەڵێم ئەرێنیە ئەوەی ئیشەکەی خۆم بیکەم ئومێدم بەوە نەبێ ئەو ئیشی من بکەم زۆر باشە مامۆستا نائومێدی نەخۆشی و حاڵەتێکی کاتیە یام ئەتوانین بڵێن سیفەتێکی خودداییە و لە مرۆڤەکاندا چێنراوە یام سمۆڵە سیفەتێکە لە مرۆڤدا هەیە و بەردەوام بۆ کارتێکردن یان بیرکردنەوەی خۆی گەشە ئەکات و بەردەوامە بێ یەکەم خاڵێکەیە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەمەیە ئینسان لە چی دروست بوو پێکهاتەی جستەی ئینسان لە پێکهاتەی زەویە کە خوای گەورە ئادەمی لە خۆڵ دروست کردە چی پێکهاتەیەک لە زەویە هەیە لە جستەی ئینسانە هەیە ئەمە خاڵێک ئەمە زۆر بەدیهیات دووەم نائومێدی و نائومێد بوون حاڵەتێکی گشتیە لە هەموو مرۆڤەکان حتا لە پێغەمبەرانی شاهبوو ئەوە تا خوای گەورە لقرآن باسك فرمى حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم كذبوا جاءهم نصرنا يعني پیغمبران عليهم الصلاة والسلام خواهي قرب بدق فرمى استيأس الرسل لدعوه بانقواز بردوام دا بنسيرك خلقك جيب ينادا خلقك دلشيتا خلقك هل يكي تهمتك بودرسك أم پیغمبر وكو بشرك استيأس الرسل وظنوا أنهم كذبوا يعني پیغمبران حالتي ئەم حاڵەتی نائومێدی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لەوان شاتوە کەواتە ئەگەر لە پێغەمبەرانە هاتمێ لە ئینسانی ترا لە بەدیەڵقەوە حتى خوای گەورە فەرمێ مەسەتهم بەئسا والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا متى نصر الله يعني پێغەمبەران ئەوانەی ئەهلی ئیمان ئەوەندە تووشی ناڕەحەتی بوون تووشی هەوراز و نشێوی زۆر بوون دەی گەشتنەوەی حتا بڵێ ئەی سەرکەوتنی خوا کووە حتا پێغەمبەران ئەگەر ئەهلی ئیمانی ئاسایی بڵێ ئەمە ئەڵێن حاڵەتێکی ئاسایی بەشەرێکی تەهینە یعنی بڵێن گشتی نییە تایبەتە بۆ بەشەرانی کە لە پێغەمبەران دانەبێت بەڵام پێغەمبەرانیش عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام کەمادام پێغەمبەران لە بەشەرن ئەم حاڵەتیانە کەواتە تایبەت ئەم حاڵەتە لەناو بەشەرا هەیە وجودی هەیە بەڵام ئایا ئەم حاڵەتی کەوا لەناو بەشەرا وجودی هەیە حاڵەتێکە لە حاڵەتە یا ئەبێتە دیاردە لە حاڵەتەوە دەرەچی یانە ئێمەڵین لە پێغەمبەرانە هەبوو عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام ئەوە خوای گەورە لە دوو ئایەتی قورئانە لە فەرمودەی پێغەمبەر شاتەمان سەڵ وسەلام ئاماژەی پێکراوە باس لەم نائومێدی پێغەمبەران بکات لە کاروانی دەعوە بانگەوازە کەواتە لە حاڵەتێکە لەناو دەرونی مرۆڤ هەیە شتێکە لەگەڵ دەرونی مرۆڤ هەیە ئیتر ئایا چەندە دەبێتە دیاردە چەند دەردەکەوێت چەند ظهوری ئەبێ چەندە کاریگەری دروست ئەکا لەسەر ئەم کەسە چەندە مەساری ئەم شخصە دەگۆڕێ ئەمە بابەتێکی ترە بەڵام وەکو ئەسلی شتەکە ئەوە تا خوای گەورە باسەکە لە پێغەمبەرانە عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام وە حتا لەو تابعینانەی پێغەمبەران عەلەیهی الصەلاة وەسەلام کە لکاون بە پێغەمبەرانەوە مەسەڵەن ئێستا من کە پێغەمبەرم عەلەیهی الصەلاة وەسەلام نەبینەوە باوەڕم پێهێناوە زۆر جیاوازم لەوەی کە سەحابەیەک هەمیشە لە خزمەتیا بووە سەحابەیەک کە چەندین موعجزەی پێغەمبەری صلی الله علیه وسلم بینیوە سەحابەیەک کە بەردەوام بینیوێتی کە نەسری خوای بەردەوام بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە حتا لەوانەدا حاڵەتی نائومێدی هەبووە بەڵام گرنگ ئەوەیە ئەم نائومێدیە نابێتە پاڵنەرێک یا نابێتە سیمایەکی دیاری شخصەکە زۆر باش مامۆستا هەر لە مەشهدێکی تری قورئاندا کاتێک سەیدنا یونس لە تاو ئازار و فشاری قەومەکەی کە بەجێیان دێڵێ لە تاو نائومێدی و مەیوز بوون لێیان خوای گەورە سەرزەنشت و لۆمەیەکە ئەو دوو مەشهەدە یا ئەو دوو ئاەتی کە جەنابت ئاماژت پێکە بەتایبەت ئاەتی سەودەی سوورەتی یوسف مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بەڕەحمەت وەفەرمێ تەنانەت ئەو پێغەمبەران هێندە نائومێد و ناڕەحەت بوون گەشتنە قەناعەتێک گوتیان ئەو هەواڵەی کە لەلایەن ئاسمانەکانەوە پێمان دراوە درۆ بووە و ڕاز نییە مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتیش ئەفەرمێ ئەوەی کە هەواڵەکەی پێگەیاندوین جنەکان بوون نەک مەلائیکە لەلایەن خواوە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا چۆن بۆمنە تەعامل لەگەڵ ئەم مەشهەدانەکە چۆن تەعامل لەگەڵ پێغەمبەرانی خۆیدا دەکات کە لە حاڵەکانە نائومێد بوون و مەیوز بوون لە قەومەکانیان حەزەکەم یەک شت ڕاست کەمەوە ئەوەی کە جەنابت ئاماژەت پێدا کە پێغەمبەران
گومانیان واو بێ کە پەیامەکەیان لەیان خواوە نەبوو بێ لە هیچ شوێنێکی قورئانە نە بە سەریح نە بە هێما ئەماژەی پێ نەکرا. ئەمە قسەی ئەو دوو مفەسسیرە قسەکە پێچێ لە ڕووی ئومەتەکانیانەوە ئاماژەیان پێدابێن نەک لە خودی پێغەمبەرەکان، چونکو لەسەرنی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کە دەعوە دەکا ئەوان دەیانوت يعلمه بشر يات أساطير الأولين اكتتبها فهي تملى عليه بكرة وأصيلا. كانت الليرة أويك ناؤميدي رويتي دكا بس نابت أويك وإتر ناؤميدي كلا ختي دركا هرگيز بيغمبران عليه الصلاة والسلام لناؤميد بونيان لخوان بو ناؤميد بونيان لدرن كوتني سر كوتن بو أما يكم دوم بو بيغمبران توشي حالتي ناؤميدي أبن أما برسياركي زور گرنگا پێغەمبەران بۆ تووشی حاڵی ناومێدیە بن بۆ ئەوەیە کەوا خەڵک بزانە پێغەمبەران بەشەرن، یعنی ئەم دینی کە خوا ناردوێتی بۆ ئەم پێغەمبەرە کە داوای ئەم خەڵکانە دەکا کە بە دەوروبەریدان ئەم خەڵکە پیوا نەبێ ئەم پێغەمبەرە ذاتی ئەم پێغەمبەرە کەسێکە تەحملی هەڵگرتنی هەموو شتێکیە بەس ئێمە لەو جیای دەبینی چۆن پێغەمبەران عەلەیهیمۇ سڵاو وسەلام لە کاروانی ژیانە دەخۆن و دەخۆنەوە خەڵکی لە ناڕەحەتی و چەرمەسەری و نەهامەتیە کە ئەفەن ماستەتهم بەئسا وەضەڕا لە هەوراز و نشێ و ناڕەحەتیەکانە پێغەمبەرانیش وەکو ئەوان ئازار دەچێژن کاتە پێغەمبەران وەکو ئەوان لەوان لە دەری ئەوانی لە دەروەی بازنی ئەوان ئەمە ئەم حاڵەتی دروستبوونی ئەس بۆ پێغەمبەران عەلەیهیمۇ سڵاو وسەلام ئەوە نەبووە قەناعەتیان نەعوذ بالله بۆ دروست بوو بێ کە خوا پشتی لێ هەڵکردوون یا پێیان واو بێ ئەمە وەحی نەبوو لەلایەن خواوە نەهاتووە نا ئەمە حاڵەتێکی بۆ پێغەمبەران هەرگیز دروست نابێ بەس پێچێ بۆ تابعی پێغەمبەران مەسەڵەن مەتا نەسڕ الله کەی سەرکەوتنی خوا دێ مەسەڵەن ئەوە بوو لە فەتحی مەکە کە فەتحی مەکە کۆتایی پێهات دوای کە چوون بەرەو هوازن غزاي حنين خوافن ويوم حنين إذا أعجبتكم كثرتكم فلم تغني عنكم شيئا كأتن بروا 12,000 صحابة بن طبعا 12,000 عدد كي زورة شكست يعني هنا كشكست يعني خلقك لنا والصحابي بيغمبره عليه الصلاة والسلام أصلا بالذات يقولون أبو سفيان كي يقول له أنا يا صحابي ترهبوا أيوت السحركي محمد بطالبوا يعني تاو كاتش بيان وابو أمي وحيني السحرة سەرکەوتنی محەممەد ڕەسڵام جادووە کەواتە ئەو حاڵەتی کە دێ بەسەر تابعینی پێغەمبەرایە نەک بە خودی پێغەمبەرەکە عەلەیهی سڵاو وسەلام پێغەمبەرەکەی یەقینی هەیە چونکو عەلاقەی بەردەوامی لەگەڵ خوای گەورە هەیە لە ڕێی یاوەی لە ڕێی جوبرەئیلەوە عەلەیهی سەلام عەلاقەی بەردەوامە یا وەکو موسا عەلەیهی سەلام هەر کات شتێک بەهاتایە دەچوو خزمەت خوای گەورە سوبحانه وتعالى ئەوەی پێویست بووایە لای خوای گەورە وەری دەگرت و دەهێنایەوە بەڵام حاڵەتی ناومێد بوون کە لە خەتی دەرکا وەکو چۆن قەتارێک لە ڕێلەی خۆی دەرچێ ئەم حاڵەتە هەرگیز بۆ پێغەمبەران دروست نەبووە بەڵام پێ ئەچێ بۆ تابعی پێغەمبەران دروست وەکو ئەوەی کە لە غەزا حونێنە باس بکە ئەوەی مەسەلەی یونس پێغەمبەر عەلەیهی سەلام یونس پێغەمبەر عەلەیهی سەلام ئەوەندە ناومێد نەبوو کە ئیتر داعوەکەی یعنی ئیتر تەواو لە خواوە نییە ناومێد لە خەڵکەکەی بوو کە داعوەکەی ناتوان وەرگرن بۆیە لێ وظنون إذ ذهب مغاضبا كان لخلقكي تورب نك لبيامكي تورب كاتم دوشت لبيغمبران باجياكينو بيغمبران شوكو بشر ما يوسف بن ناؤميد بن نار حد بن بيتا قد بن بەڵام لە خەت هەرگیز دەرناچێت لە هەندێک قۆناغدا بۆ موسڵمانی ئاسایی بۆ ئێمە ئاساییە بە حاڵەت ناومێدین بەڵام نەچێتە دیاردە و بێتە شتێکی جێگیرتیاماندا ناومێد لە چی بین ناومێدیەکە بەرەو کێمان بەرێ شکالەکە لێرێ بەڕاستی ئێمە إنساني مسلمان هرجيس إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون يعني لرحمتي إخوة كسيك ناوميد بك ولا أهل إيمان بك وات أهل إيمان هرجيس لرحمي إخوة ناوميد نامن أما خالقي زور جنجب بلام ناوميد بون لدرن كوتني هات النصري إخوة جورا لدرن كوتني أو دس كوتي من أميد بيتي ألير دا إنساني مسلمان دەکرێ بێتاقەت بێ وەکو بێتاقەتی نەک ناومێدی چونکو ناومێدی جاری وایە سەری لە چی دەرێنێ سەری لەوە دەرێنێ کە ئینسان تووشی چەندین حاڵەتی نەخوازرا دەبێت لە ژیاندا کە ئیشەڵا ئەگەر دوایی مەجال هەبوو ئەو ئەوانە باس دەکەین ئاسەوارەکانی ناومێدی لەسەر تاکو کۆمەڵگا چییە ئەم ناومێدیە ئەوە نابێ مسلمان ئەوەندە ناومێد بێ سەری بەرەو خراپە ڕاکێشێ بەڵام بێتاقەت بێ لەوەی کەوا چییە لەوەی کەوا حاڵەتێکە ئێستا مەسەڵەن مسلمان دەبینی لە هەموو دنیا مسلمانان تووشی زۆر تەڵی قاتونێتەوە ژیانیان لێ بەرتەس کراوەتەوە لە هەموو ڕوویەکەوە مسلمان
بێتاقەت دەبێت بەڵام ناومێد نابێت چونکو ڕەحمی خوا هەر ڕۆژێک چیە بێ دادەبەزێت و مسلمان ئومێدەوار بێ پێی. مامۆستا وەکو لە پێشەکیشە ئاماژەیەک پێدا وەکو لە دەست لە دەمی هەر کەس دەی ناومێدە خەڵک بە جۆرێک لە جۆرەکان ڕەشبینە بێتاقەت بۆ جۆرێک لە جۆرەکان کەمتر دڵخۆشی و ئاسوودەی پێوە دیارە هۆکارەکانی ناومێدبوونی خەڵک بۆچی ئەگەڕێتەوە بۆچی کاتێک کە سەیری کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم سەیەکەن خەڵک زۆر ئاسوودە و مرتاحە لەگەڵەوەشدا پێدراوە مادی و جەستەییەکان کەمتر هەن با بپرسین لە هۆکارەکانی ناومێدبوون. بەسەری ئاماژە بکەین بە چەند هۆکارێک یەکێک لە هۆکارەکانەوەیە ئەو کەسە وەکو تاک وەکو کۆمەڵ لە ژیانیا ئەزمونێکی کردووە ئەزمونەکەی فەشەلی هێنا یەکەمیان کەوتن لە ژیاندا ئەزمونێکی تاقی کردوتەوە ئەم ئەزمونەی کە پیا تێپەڕی سەرەکەی فەشەلی هێنا وەکو تاک وەکو کۆمەڵ گاش شتێکی تاقی کردوتە سێرەکەی فەشەلی هێنا ئەمە ئیتر وای لێەکان ناومێدیەک و ڕەشبینیەک بۆ ژیان دەبێت. دووەمیان ئەوەیەکەوە زۆر جار یەکێکتر لە هۆکارەکان ئەوەیەکەوە هەڵبژاردننی ڕێگای هەڵە هەڵبژاردو یعنی چۆن یعنی ئەم من وەکو تاک یا ئەمە وەکو کۆمەڵگا ئەم ڕێگای ئێستا ڕێی دەکەین 10 ساڵ 20 ساڵ لەمەوبەر خەڵکی تر و تاکی تریش تاقییان کردوەوە بەسمیش لێوە دەڕ کاتێکی تر هەڵە هەڵبژاردننی ڕێگایە کە زۆر بەداخەوە ئێمە وەکو کۆمەڵگای ئێمە چەندی ساڵە ئێمە چەندین ڕێباز و ڕێزکەمان تاقی کردەوە هیچ ڕێباز و ڕێزکەیەک ئومێدێکی پێنەدای هەتا دێت هەتا دەهات ئێمە ژیانمان خراپتر دەبێت ڕەشبینی زیاتر دەبێت ئەمە هەڵە تاقیکردنەوەی ڕێگەکانە هەڵە هەڵبژاردننی ڕێگەکانە. یەکێکی تر لەوانە بەڕاستی ئیشارەی پێ بکەین هەڵە تێگەشتن لە دەقەکانی فەرمودەی پێغەمبەر سەڵ لەگەڵ قورئانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە هەیە کە حەدیثەکە صحیحە ئەفەرمێ لا يأتي زمان إلا وما بعده أشر منه. مثلا کاکی مسلمان تۆ بۆچی ناومێدی والله کاکی گیان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ زمانێک نایە ئیلا پار ڕابردوو 2016 لە حەڤە باشتر ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ناومێدبوون ئەمەیە بەڵام خۆ کاکە هەڵەکە ئەمەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لێرە دەفەرمێ هیچ ساڵێک نایە ئیلا پێشتر لەو چاکترە لە شوێنێکی شاتریشە ئەفەرمێ ئومەتی کەلمەتەڕ ئومەتی منوەکو باران وایە نازانرێ ئەوەڵەکەی و ئاخرەکەی کام خێری تێدا زانایان لە شەرحی ئەم فەرمودە ئەفەرمون کە ئەم فەرمودەش فەرمودەیەکی صحیحە لە شەرحی فەرمودەکە ئەفەرمون ئەمە مەرج نییە لە 100% پڕاوپڕ ئەم عەسڕی ئێمە وەکو عەسری سەحابە بێ بەڵام ئاماژەکە ئەوە دەگەیەنێ کەوا سەردەمێک دێت کەوا ئەم ئومەتە ئومەتێکی بەختەوەر دەبێت. لە حەدیثی تریشا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الله يبعث على رأس كل 100 سنة من يجدد لها دينها لەسەر و هەر 100 ساڵێکە لەسەر هەر 100 ساڵێکە خوای گەورە کەسێک دێنێرە ئەم دینەی بۆ تازە دەکاتەوە یعنی خەڵک دەگێڕێتەوە بەرەو مەساری ڕاستەقینەی خۆی. کاتێکێکتر لە هۆکارەکان هەڵە تەفسیرکردن یا هەڵە تێگەشتن لە دەقەکانی قورئان و سنت یا بەڕوونتر بڵێم هەڵە شەرحکردن و هەڵە گەیاندنی پەیامەکەیە. یەکێکی تر لە هۆکارەکان بریتیە بەڕاستی لە زاڵبوونی لایەنی عاتیفە بەسەر عەقڵە زاڵبوونی لایەنی عاتیفە بەسەر عەقڵە کە من هەنگاوێک هەڵدەنێم هەنگاوی مەسەلەن من مناڵێکم هەیە مناڵەکەم زۆر هارە چارەسەرێکم پێیە بۆی ئەم مناڵە والێکم هار نەبێت بەڵام عاتیفەم نایەڵێ هەندێ ڕێگە بەکار بێنم بۆ ئەوەی مناڵەکەم چی بێ پەروەردەیەکی تەندروستی هەبێ. ئەمە لێرە عاتیفەکەم زاڵ و بەسەر عەقڵەکەمە ئەمە بێتە هۆی ناومێدی من بەرامبەر بەچی بەرامبەر بەو مناڵم کە نەتوانێت داهاتوویەکی باشی بێ. یەکێکی تر ئەوەیە کەوا ئێمە نەمەتوانیم سوود لە ئەزمونەکانی ژیان وەرگرین ئێمە سوودمان لە ئەزمونی ژیانی تر وەرنەکردووە. تەماشاکە لە قورئانە خوای گەورە لە سوورەتی مەریەم باس کرد یەکەم ئەفەرمێ لە قورئانە باسی مەریەم کرد دوای ئەفەرمێ باسی ئیبراهیم دوای ئەفەرمێ باسی موسا دوای باسی عیسا دوای باسی ئەیوب دوای باسی ئیسماعیل دوای باسی پێغەمبەران ئەکا بە ئامار هەموویان بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە باس لە ژیانی پێغەمبەران لە قورئان دەکا بۆ پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام وەذکر فی الکتاب ئیبراهیم
لە قورآنە باسی ئیبراهیم کە ژیانی ئیبراهیم باسەکە باسی نوحەکە چەند جار لە قورآنە باس لە ژیانی موسا و فیرعون دەکا موسا بەنی ئیسرائیلەکە هێنانی ئەمانە ئەوەیەکەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام بۆ ئەوەی سوود لە ئەزموونی پێغەمبەران وەرگرێ بۆ گەیاندنی پەیامەکەی یعنی کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە گەیاندنی پەیامەکەیە خەڵک کۆ دەکاتەوە ئەبوو لەهەب پێی دەڵێت تەبەن لەکە سائرە اليوم ئەلیهذا جەمەعتەنا مامی خۆی کە پشتی خۆیەتی دەبێ ئەو پشتی بگرێ و دەستی بگرێ و ڕێگاکەی سەرخە ئەڵێ نعوذ بالله هەردوو دەسێ بشکێ هەموو ڕۆژتەوە ئەمە بۆ ئێمەمان پێڵێ کۆ ئەەکەیتەوە ئێمە لە باتی ئەو دوو قسەیەمان بۆ بکەی دەیبزانە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لێرەدا کە دەبینێ مامی وایە پێچێ تووشی ناومێدی بێ خوای گەورە فەرمێ ئیبراهیم باوکی وابوو نوح لوط خێزانەکانی وابوو کوڕەکەی نوح وابوو کاتە سوود وەرنەگرتن لە ئەزموونی تر یەکێکە لە هۆکارەکانی ناومێدی یەکێک لە هۆکارەکان بەڕاستی ئەوەیە ئێمە لە باتی ئەوەی ئیشەکانی خۆمان ڕاپەڕێنین چاوەڕێی نەتیجەکە مەسەلەن هەر شتێکی سادەی لەم بابەتی ئەمڕۆ ئەم ڕفراندۆمەی ئەمڕۆ کە باس کرد یعنی هەر هەمووی مەشغوڵ بۆ بە نەتیجەوە هەر هەمووی مەشغوڵە بە نەتیجەوە کاکە بابین ئێمە ئەو ئەسبابانەی کەوا پێویستن بۆ گەشتن بە دەرئەنجامێکی باش ئەسبابەکان بگری تر دەرئەنجام کردین دەست خوای گەورە کە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کاتێک سەحابەیەک دەمرێ یەکێک لە ئافرەتەکان بەنای عەلا ئەفەرمێ ڕەحیمەکە الله ئەبا سائب لەقەد ئەکرەمەکە الله ئەڵێ ئەبوو سائب ڕەحمەتی خوات لێوێ بەڕاستی خوا زۆر ڕێزی لێنای ئەڵێ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم وما یودریکی تۆ چی زانی والله من پێغەمبەری خوام نازانم ما یفعل بی ولا بکم من پێغەمبەری خوام نازانم چیم لێیە ماسا لە فەرمودەی قودسیش هاتووە کە خوای گەورە فەرمێ ئەی بەندەکەم داوای ڕزقی بیانی لێ مەکەن لە کاتێکا من داوای عیبادەتتان لێنان کەواتە ترسان لە داهاتوو ترسان لە پێدراوەکانی داهاتوو ناومێدیمان بۆ دروستەکە ناومێدیەکە قسەکە ئەمەیە ئێمە بە دوای نەتیجە ئەگەڕین نازانین ئیشی خۆمان نازانین چی ئەمە یەکێکتر لە هۆکارەکانی ناومێدیە یعنی من بیرەکەمەوە بمە دکتۆرێکی زۆر باش زانایەکی زۆر باش زانایەکی بلیمەت هەموو کەس ڕێی لە من وەرگێ یعنی بیر لەوە ئەکەمەوە نایم هۆکارەکانی زانابوونی من چیم ئەبێ ئێمە لێرەوە دەست پێ بکەین یەکێکتر لە هۆکارەکان بەڕاستی زۆر بەداخەوە میدیاکان بینراوەکان ئەم میدیایانە بەڕاستی هۆکارێکی زۆر کاریگەرن لەسەر چی لەسەر ناومێدی کۆمەلگان نەکتاک دوایی زۆر بە شێوەیەکی چڕدەینەوە سەر ڕۆڵی میدیا چونکە بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی کە بەڕاستی ئەتوان بڵێم هۆکاری سەرەکیترین هۆکار گەورەترین هۆکارە بۆچی چووکۆم هۆکارە چووەتە گیرفانی هەموو کەس نەکماڵەوە زۆر بە خێرای بەسەیاتێ پڕنەمین لە پرسیاری داهاتووە دێنەوە سەر ڕۆڵی میدیا ئەگەر هۆکاری ئەوە ئام هۆکارەکان هۆکاری ترێ بەسەوانە گرنگترین هۆکار لە یەکێک لە هۆکارەکاندا جەناب داماژت بۆ کرد کە هەڵە شەرحکردنی دەقەکانە بێگومان شەرحکردنی دەقەکانیش لە ئەستۆی بانکبەران و بانکخوازانی ئیسلامیدا پێت وانییە بەشێک لە بانکخوازان بەشێکی کەمیان بە جۆرێ لە جۆرەکان دەقەکان ئەکەنە هۆکارێ بۆ ناومێدی خەڵک وەڵڵاهی ئەمە باش شتێک بڵین زۆر بەڕاشکایی شتێک بڵین زۆر بەداخەوە یعنی من پێم وایە حیزبەکان بوونەتە هۆکاری یەکەمی نەمانی ئینتیمای نیشتیمانی بۆ خەڵک کۆمەڵێک لە مامۆستای ئاینی و بانکخواز بوونەتە هۆکاری نەمانی ئینتیمای خەڵک یا هەڵە تێگەشتن بۆ دینەکە مەسەلەن من شخصی فلانە کەس شخصی سینم پێڕەفزە شخصی سینم پێڕەفزە یەم هەچی دەک لە قورئانە هەیە دەیهێنم لە فروندەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کە ئەم دەقانە ئەهێنم ئەمەوێ وا بکەم لە بەرامبەرەکەم ئیتر ئایا بیسەرمە یا بینەرمە یا خوێنەرمە وای لێ بکەم ئەم شخصی سینەی لە بەرچاوکەوێ یعنی من لە سەردەمێکا بڵێن من پێم ڕەفزە کە بچمە منەظەمەیەکەوە ڕێکخراوێکەوە دێم هەچی ئاەت و حەدیثەیە کە باس لەوە دەکا حرامە من بچمەوێ هەموو ئاەت و حەدیثەکە دێنم ئیتر نایم مەوزوعیانە و بابەتیانە ئەم شتە باسکەم بۆ خەڵک بۆیە بانکخواز یا مامۆستای ئاین جاری وایە دەبێتە هۆکاری ناومێدی هۆکارکە دین هەمووی ئومێدەواریە بزانە لە قورئانە سیرکە من
ئەم شتێکم خوێندەوە ئیبن ئەبی دنیا کتێبێکی هەیە باسی وەعظ و ئیرشادەکە پێم وایە ئەگەر باڵە دەرانچم ئەڵێ لە 157 شوێنە لە قورئانە باسی بەڵێن ئەکا وعد ئەڵێ کەمترین شوێن باسی چییە؟ باسی وعیدە هەڕەشێ لە قورئانە ئەفەرمێ رسلا مبشرين ومنذرين إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا يعني هموي دين هاتووە بشرا و مژدەی پێشخستووە بەسەر ترساندنە مژدە و کەواتە یەکێک لە هەڵەکان ئەمەیە بابەتیانەی مەشتەکان بەیان ناکەین بۆ خەڵک زۆر بەداخەوە من دێم دەڵێم لا يأتي زمان إلا وما بعده أشر منه کاکە من ئەم حەدیثە ئەڵێم کاکی گیان ئێوە بەمە ڕازی بن بە مۆزەی ئەمڕۆ هەمانە بەخوا ساڵێکتر لەمە خراپترەوە حەدیث وا ئەفەرمێ یعنی دێم تەجاهل ئەکەم یا جاهلم یا لە ناقی خۆمان نازانم بەس ئەم حەدیثە مەسەن لە جەنابت بیستووە جەنابت لە باوکت بیستووە باوکت لە باپیرت بیستووە هاتووە تا من ئێتر من نەچوم تەئسیلێکی علمی شەرعی ئەم حەدیثە بکەم بزانم ئایا هەر ئەم حەدیثە یاشتی تر هەیە هاتووم ئەم حەدیثە ئەدەم بەناو چاوی خەڵکا بۆی ڕازی بێ بۆی ئەمڕۆ هەیە بۆی ڕازی بێ بە من مەلایەکم لە مزگەوتا بە ئارەزوی خۆم خەڵک دێنم و دەبم ئەڵێم وەڵڵا بە من ڕازی نەبن مەلاکەی دوای من لە من خراپتر بە من ڕازی من باشتر نایم ئەم حەدیثەی تر بخوێنمەوە یا تەجاهل ئەکەم بۆی خەڵکی ئیطاعەم کە یعنی زاڵ بم بەسەر عەقڵ و عاتیفەی خەڵکە یا ئەوەی لە واقعا من جاهلم ئەوانی تر نابینم بۆیە هۆکارەکە لێرەوە سەرەگرێ یعنی ڕاوە نەکردن لێکدانەوە نەکردنی یا شەرح نەکردنی بابەتیانەی بابەتەکە ئەمان گەین لەوەی کە من ببمە هۆکاری ناومێدی زۆر باش مامۆستا هەر لە یەکێکتر لە هۆکارەکان جەنابەت فەرمووت کە یەکێک لەو هۆکارانی کە ناومێدی بۆ خەڵک دێنێ پێش وەکوڵێ پێش کەوتنی واقع مرۆڤ هێشتا نەگەشتۆتە واقع بڕیارەدا یان بۆونە قسەی لەبارەوە کە یان هەوڵی بۆدا گەنجێکمان هەیە تەمەنی گەشتۆتە تەمەنێکی گەورە هێشتا زەواجی نەکردووە یان بۆ ژن و پیاوێکمان هەیە گەشتونەتە تەمەنی ناومێدی منداڵیان نەبووە لەم ئەگەرا کە جەنابەت پێشتر لە باسی جۆرەکانی ناومێدیە ئەم گەنجە ئەم ژن و پیاوە کام یەک لەم جۆرە ناومێدانە ئەیگرێتەوە ئایا پێویستە ئیدی ناومێد بێ و پاڵ بداتەوە کە نە زەواجی بۆ دەبێت نە منداڵی بۆ بێ یان هەر پێویستە بە ئومێد و بە گەشتبینیەوە بژی یەکێک لە ئەو هۆکارانی مەسەلەن کە گەنجێک بڵێن ناومێد دەبێ لەگەڵ ژن و پیاوێکە کە مناڵیان نابێت ناومێد دەبن ئەم دووشتی جیاوازن ئەمەی گەنجەکە ناومێد دەبێت جاری وا هەیە ناومێدیەکە هۆکاری زاتیە جاری وا هەیە هۆکاری خارجیە جاری وا هەیە ناومێدیەکە کە گەنجێک باسی گەنجەکە بکەین ناومێدیەکە دروستە بێ گەنجەکە نازانێت چۆن بژی بەرنامەی بۆ ژیانی نییە بەڕاستی ئەمە جاری وا ئەمەیان گەنجەکە خۆی تاوانبار دەبێت لەوەی کە ناومێد بێ دەبێت مڕاجعەیەکی ژیانی خۆی بکات کە چۆن بژی بەڵام جاری وایە هۆکارەکان دەرەکین دەسەڵاتێکە باوکو دایکێکە حکوومەتێکە ئەم دەسەڵات و حکوومەت و باوکو دایکە زەمینەیەکی چاکیان نەگونجاندووە نەڕەخساندووە بۆی ئەم گەنجە بە ئومێدەوە سەیری ژیان بکە بەڵام ئەوەی کەوا ژن و پیاوێک مناڵیان نابێ ئەمە هۆکارەکانی ئللا ئەبێ بیدەن دەست خوای گەورە نابێ ناومێد بن بە هیچ شێوەیەک نابێ ناومێد بن چونکە پێی دەچێت ئەگەر ئەمە بابەتێکی زۆر قوڵترە یعنی شتەکە لەوە زیاترە کە مەسەڵەن بەس بە دوو کەلیمە بیبڕێنەوە ئەویش ئەوەیە عسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا زۆر جار کە مەسەر کابرا بەخۆ ئەڵێ تازە مناڵم نابێت زۆر حەزی لە مناڵە حتمما پێچێ خێرێکی تیابە ئەم پێی نەزانم حتمما پێی دەچێ ئەمەی کە ئەم مناڵی نابێ ئەمەی کەوا خوای گەورە مناڵی پێ نەداوە حتمما خێرێکی تایە بەس ئەم نازانێ خێرەکەلیکە لەبەر ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هیچ شتێک نییە بێت بەسەر ئینسانە ئیلا خێرێک لە پشتیەوە هەیە کاتە ئەمەیان ناومێدی لە ڕەحمی خوای گەورە لە گوناهی کەبیرەیە هەردووکیان نابێت ناومێد بن هیچ کام لەوە نایگرێتەوە ئەم گەنجە جاری وایە هۆکارەکە زاتیە بۆیە بەڕاستی ئەمە پێویستمان لە هەموو وڵاتێکە پێویست بە هەبوونی ناوەندی توێژینەوە هەیە ئەم ناوەندی توێژینەوەیە کێشە و گرفتەکانی کۆمەڵگا دیراسە بکە گەنجێک کە تا ئێستا خەریکە تەمەنی لە 35 ساڵ تێ ئەپەڕێ ئافرەتێک لە 30 ساڵ تێ ئەپەڕێ هێشتا زەواجیان نەکردووە پێویستان بە ناوەندێکەیە بزانێت سەبەبەکەی چییە ئایا هۆکارێکی خارجیە نایڵێ زەواج بکرێ یا هۆکارێکی زاتی و داخلیە خۆی نازانێت مەسەڵەن کچی وا هەیە لە 30 ساڵ تێپەڕیوە 40 ساڵە زەواجی نەکردووە ئەمە
هۆکارێکی خۆیەتی دائیمەن بیری لەوە کردوێتەوە زەواج بکات لەگەڵ کوڕێکە ئەوە شەهادەی بێ ئەوە بنەماڵی بێ ئەوە چی بێ سێرەکەی ئەوە نایەتە پێشەوە نایکە دوایڵێ بەخوا تازە ناومێ دەبێت ناومێدەکەی ذاتی خۆیەتی یعنی هەڵبژاردننی خۆی وای لێ کردو کە بگاتەوەی ناومێد دەرچێت مامۆستاوەکو لە پێشترە ئاماژەمان پێک ناومێدی تەبعەن بۆ شتێکە کە هێشتا ناتوە مرۆڤێک ناومێ دەبێت لە منداڵ بوون لە تعین بوون لە چاکبوونی ڕەوشی وڵات و گوزەران لە وڵاتدا بەڵام ڕەشبینی بەجۆی لە جۆرەکان شتەکە بوونی هەیە بەڵام ئەم مرۆڤە هەمیشە ڕەشبینە بەرامبەری وەکۆڵێ ماست بە ڕەش دەبینێ پەیوەندی نێوان ڕەشبینی و ناومێدی چیە ئایا هەر وەکو یەکوان یام جیاوازی هەیە لە نێوانیانە جاری وا هەیە ڕەشبینی لە کەسێکە مەسەن دروستە بێ ئەم کەسە خۆی لە مانای ژیان هەر تێنەگەشتووە یا حەزی لەوەیە تەنها خۆی بزانێت چۆن بژی خەڵکی تر نەزانێت چۆن بژی یعنی کەسی وایە هەر تەبعی وایە هەچی ئەبینێ بە خراپەی بینێ ئەمەی کە ناومێدی حاڵەتێکە دێت و دەڕوە حاڵەتێکە چەند فاکتەرێک دروستی دەکات چەند هۆکارێک دەبێت دروست دەبێت ئەم هۆکاران لا چون حاڵەتێک نۆرمال دەبێتەوە بەس ئەم کابرا شتەکە لە بەردەمیایەتی مەسەن کابرا ئەبینێ کاکە ئەمە ڕێگایە کە ئەم ڕێگایە ئەم باتە ئەو ئەنجامەکەشی دەبینم من دەمەوێت لێرەوە بچم بۆ هەولێر ئەمە سێ ڕێگا هەیە هەر کامیان بگرم ئەچم بەس لە ڕێگای کەرکوب نزیکترە دووساییدە و ئاسانترە ئەم کابرا دایمەن بەخوا لێوە مەڕ ئەو وایە هەزار و ئەو وایە دروستەکە واش نییە هەر خۆی وایە طبعی ئەم کەسە وایە کاتە ناومێدی حاڵەتێکە والله ئەعلەم دێت و دەڕوە ئەم حاڵەتە هۆکارێک دەبێتە هۆی دروستبوونی بەس ئەم کابرا لە ناخیا شتێکێ ئەبێ ناخی ئەم کابرا بگۆڕین کە ئەو ڕەشبینیە لە ناخیان نەمێنن مامۆستا 1400 ساڵ بەر لێ ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو حەکیمێکی دەروونەکان زانیوێتی کە ناوی خەمهێنەر ناوی سلبی و نێگەتیڤ کاریگەری لەسەر دەروون و ڕنگدانەوە و کاریگەری لەسەر مرۆڤەکان دروستەکە ئەمڕۆژ عیلم النەفس ئەوەی سلماندووە کە ناوە سلبی و خەمهێنەرەکان کاریگەریان لەسەر مرۆڤ بێ و لەسەر کردەوەکانی مرۆڤ بێ پێم خۆشە جەنابەت لەسەر ئەو ناوانەی کە لە کۆمەلگا ناوی ناومێدکردن کۆمەڵێ ناومان هەیە بەتابەت لە نێو کوردەواریاوە لە نێو عەرەبیشدا هەن ئەم ناوانە چ کاریگەریەکی خراپ لە ڕووی ناومێدیەوە بە مرۆڤ ببەخشن یەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایەک هات فەرمووی ناوت چییە وتی ناوم ئەسڕەمە ئەسڕەمە بڵێ بڕاو دوا بڕاو وتی نا تۆ ناوت زەرعەیە یەکێک هات وتی ناوی عاسیە بوو سەرکەش و سەرپێچ تۆ ناوت جەمیلەیە یەکی هات ناوی حەزن بوو خەم و خەفەت فەرمووی نا تۆ ناوت سەهلە ئەم یەکەم بزانین کە ناونان پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی بەیانی سەحابەکان فەرموون هات فەرمووی ئەم شەو کوڕێکم بوو ناوم نا بە ناوی باپیرەمەوە ئیبراهیم ناونان زۆر گرنگە هەڵبژاردننی ناو یەکێک لە مافەکانی مناڵ بەسەر باوکو دایکەوە ئەوەیە کە ناوێکی جوانی کورتی پوختی معناداری بۆ هەڵبژێن لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تەرکیزی کردو لەسەرمە کابرایەک هاتە خزمەتی ئیمامی عومەر وتی ناوی چییە وازان وتی ناوم بڵێسەیە شعلە لەکوێی بڵێن وتی لە مەنتیقەکەشی هەر ناوی ئاگر بوو دێکەشیان هەر ناوی ئەوە بوو ماڵەکەشیان مەحەلەکەشی هەر ناوی کۆکو ناوی ئاگر و سووتان ئەو فەرمووی بڕۆڕۆ هەچی ماڵ و مڵکتە هەمووی سوتاوە تۆ هەم ناوانە هەمووی ئاوا هەڵدبژاردۆ هەر نەتیجەکەی ئاوای لێ دەرچێت لەبەرەوەی ئینسان کە بیر دەکاتە مەسەن کابرا ناوی عاسیە زۆر جار دەی بۆ کاکە ئاوایت بەخوا کاکە من هەر ناوەکەم وایە ئیتر هەر واش دەرەچم لەبەرەی گۆڕینی ناو زۆر تەئسیری هەیە هەڵبژاردننی ناو زۆر تەئسیری هەیە بۆیە ئەم دینە هاتووە دەیەوێ بەدەر لەوەی لە ناخی خەڵکییا گۆڕانکاری دروستکە ناخی خەڵک بگۆڕێ دەیەوێ مەزهەری خەڵکیش بگۆڕێ بەڵام کەسایەتی نەگۆڕێ مەزهەری خەڵک مەسەن لە شکل و شێوازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیشی کردووە کە شکل و شێوازی ئینسانی موسڵمان لەگەڵ ئینسانێکی بێدین ناچۆن لە ناونانیشە حتا پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام وەکەوەی کە ئیشارەمان پێدا چەندین ناوی خراپی گۆڕیوە بۆ ناوی چاک چونکو ئەم ناوە ئیسم و موسەما پێویستە یەک بگرن کابرایەک مەسەلەن ناوی ئاگر بێ هەر نەتیجەش هەر خۆی بە ئاگر سەیدنا حەسەن جا سەرەتا فاتمە خان ناوی لێناوە حەرب دوای پێغەمبەر کردوێتی بە حەسەن بەتەئکید ئەو ناوانەی کەوە ناوی خراپبوون پێغەمبەر سەڵ گۆڕیەتی لەبەرەوەی ئەو مناڵە هەر لە مناڵیەوە ناسکی ناوەکەی وای لێکا دەروونێکی ناسکی لێ دەرچێت
نەک ناوەکەی ڕق بێ ناوەکەی بڵێن ئاگرین بێ ناوەکی نایەکی زۆر ناخۆش بێ هەر لە مناڵیەوە خەڵک بەچی لی تێ بکەن بە کەسێکی مەسەرەن دڕکاوی بە کەسێکی ڕقاوی بە کەسێکی بغوزایی لی تێ بکەن بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵی ناوی گۆڕی و خراپی گۆڕیەوە بە چاک چاکیشی گۆڕیەوە بە چاکتر. زۆر باش مامۆستا باز لە کاریگەری و ئاسەوارە خراپەکانی ناومێدی بکەین لەسەر تاک و خێزان و کۆمەڵگە چ کاریگەری و ئاسەوارێک بەجێ دەهێڵێ ناومێدی؟ یەکەم کاریگەر کە خراپترین کاریگەر ئەوەیەکەوە وەکو تاک وای لە یەکایتر لە گۆشەیەکی ماڵەکەیە دانیشێ و دەستی بۆ هیچ نەبە یعنی تاکێکی تەمەڵی تەوەزەلی بێ پلان و بەرنامە تاکێکی تەمەڵ تەوەزەل کە دەبێتە بار بەسەر کۆمەلگاوە چونکە کۆمەلگا ئەگەر چەند کەسێکی وای تاوێتتر کۆمەڵ ئەمە یەکەم دووەم دەبێتە هۆی دواکەوتنی کۆمەلگا کە تاکەکانمان تاکێکی بێئومێدم هەر کەس لە سوچێکەوە بۆ خۆی دانیشت هەر کەس دەستی نایە ئیشێک کاتە کۆمەلگاکە نەتیجەی فەشەل دەرەچێت. یەکێکی تر لە ئاساوارەکان ئەوەیە بەڕاستی کۆمەلگایەکی ڕاکید و وەستا و متی لێ دەردەچێت هیچ ئومێدێکی لێ ناکرێ کە ئەم کۆمەلگایە بەرەو سەرکەوتن بڕوە بۆیە شاعرێک ئەڵێ چێڵێ لا تەیئەسونە ئیذا کەبەوتم مەڕەتەن تۆ جارێک کەوتی وا مەزانە ئیتر ئەم کەوتنی تۆ سەرکەوتنی توانایە دوو جار و سێ جار حتممە سەر دەکەی بۆیە یەکەم کەسی وەکو کەسێکی تەمەڵ و تەوەزەل کەسێکەوە بارە بەسەر کۆمەلگا و دروستیکا بۆیە دەبین ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەچێتە مەدینە خەڵکێک دەبینە دانیشت ئەمانە خەڵکی چین وەڵا قوربان ئەهلی تەوەکل یعنی چی وەڵا دانیشتن کاکە خەڵک ڕزق و خواردنیا بۆ دێن ئەفەرمێن ئیسلام خەڵکی تەمەڵی نایە ئەبێ ئیشکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەردەمی خۆیان ئەهلی سوفە جەماعەتێکە بوون لە بەردەم هەیوانی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دانیشتن پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر یەکە فەرمووی بچن ئیشکن ئیش چی بکەن بچن لە دەوروبەری مەدینە دار بێن بیفرۆشن بەشی قوتی ئەو ڕۆژتان پارە پێیاکە کاتە ناومێد بوون کەسی تەمەڵ دروستەکە کۆمەلگایەکی دواکەوتوو دروستەکە کۆمەلگایەک دروستەکە دائیمەن چاوی لە دەستی خەڵکم دائیمەن چاوی لە خەڵک بڕیوە ئیتر ئومێدی ئەوەی لێ ناکرێ ئەم کۆمەلگایەکی زیندوو بێ کاتە دەرئەنجامەکەی دەبێتەوەی تاکی مردوو تاکی تەمەڵ کۆمەلگایەکی کۆمەلگایەکی مردوو ئیتر ئەم کۆمەلگایە هیچ بەرهەمێکی نابێ بەرهەمیشی نەبوو ناتوانی بگەی بەو ئاواتەی کەوا دەتێ مەسەڵەن زۆر جا من حەزم لەوەیە خانوێکی وام هەبێ ڤەلایەکی وام هەبێ بەس کە ئەکە بەخوا ئەمڕەوە دەست ناکرێت لەبەرەوەی دانیشم کە تەمەڵی بووم ئومێدەکەشم نایەتەجێ کە نهاتەجێ دوای زۆر جا گلەی لەخوا کرد بەخوا خوای گەورە ئەمەی بەشی ئێمە کردووە بۆ کاکە ئەو خەڵکەی لە وڵاتی ئێمە ئەژی ئەو خەڵکەی لە دنیادا ئەژی هەمووی خەڵکە خوا خەڵقی کردو هەمووی خوای گەورە عەقڵی پێیاوە سەلیقەی پێیاوە توانینی پێیاوە بەس تۆ کە کەسێکی تەمەڵ و تەوەزەلی ئیش ناکەی ئیتر ئومێدت بە ئایندە چییە بێ کاتە گەورەترین ئاسەوارەوەیە کۆمەلگایەکی فاشیل و کۆمەلگایەکی دواکەوتوو دروستە. زۆر باش مامۆستا لە دەقە شەرعیەکاندا بەتایبەت بەسەرهات و گفتوگویەکی نێوان سەیدنا عەلی کوڕی ئەبوتالیب و حەسەنی کوڕی هەیە کە ئیمامی عەلی فەرمێ بریا باوکت 20 ساڵ بەر لە ئێستا بمردای ئەم ناڕەحەتی و میحنەتەی بەخۆیەوە نەبینایە ئاوات خواستن بە مەرگ شتێکی دروستە کاتێکە مرۆڤ بەهۆی زۆر ناومێدبوونی لە وەزعێک لە باشبوونی کۆمەڵگەکەی پێی بخوازێ ئەم شتێکی خراپە و نابێ موسڵمان هیچ کاتێ ئاوات بە مەرگ بخوازێ. یەکەم ئێمە ئیشمانە سەر زەویە چی خوای گەورە ئینسانی بۆ هێناوەتە سەر زەوی خوای گەورە ئینسانی هێناوەتە سەر زەوی ئاوەدانی کاتە هەرچی هۆکارێک پێویست بێ بۆ ئاوەدانکردنەوەی زەوی خوای گەورە بەخشیوەتی بە ئینسان کەواتە ئینسان ئیشی لە سەرزەویە ئاوەدانکردنەوەیت بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هیچ کات کەستان ئاواتی مردن نەخواسێت لێ ضڕ نەزەلە بیهی کە ناڕەحەتیەکی یەتە پێشەوە مەسەڵەن کاکە مۆسابین خۆزگە بمرنای ئەمە نەبینێ ئەفەرمێ ئەفەرمێ هیچ کات کەس ئاواتی مردن نەخوازێ لەبەر ناڕەحەتیە کاتۆتی پێشەوە بەڵکو بڵێ خوایە ئەگەر ژیان خێرە بۆم بمژێنی ئەگەر مردن خێرە بۆم بمرم. مامۆستا زۆر جار کە کەسێک دەمرێ کە سوکاری و نزیکەکانی ئەڵێن خۆزگەمان بۆ خۆی نەجاتی بوو یان بۆ منە خوالی خۆشە نەجاتی بوو لەم وەزە ئەمەیان چ جۆرە لە دوو حاڵەتی هەیە دوو خوێندنەوەی ئەمە بۆ ئەکرێت خوێندنەوەی یەکەمی ئەوەیەکەوە ئەگەر مەبەستی ئەوە بێ ئەم کەسە بە ئیمان و بە سەلامەتی چوو بێ شتێکی باش ئەمە شتێک بۆ هەیە لە سەر قەبران ئەڵێ چێڵوە ئینا ئینشاء الله بکم لاحقون لاحقون یعنی ئەگەر ئەمە بێ مەطلوبە
شەرعی هیچ شکارێکی تێنە بەڵام ئەگەر ئەوە بێکەوە ئاواتی مردن بخوازێ مخالفەی نەسی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام. زۆر باش مامۆستا پێم خۆش بوو لە هۆکارەکانە بە شێوەیەکی خێرا بەسەر ڕۆڵی میدیا و بڵاوکردنەوەی ناومێدی لەلایەن میدیاوە تێنەپەڕین. لە ئێستایا میدیا بووە بشکێ یان بەشێکی سەرەکی لە ژیانی ئێمە. زنجیرە دراما تورکیەکان بەردەوام ژیانی خەڵکیان وێران کردووە. هەمیشە هەوڵی ناومێدی و خەم و خەفەت و ئازار و گریان و نازان دابڕان و ئەم شتانە بڵاوەکەنەوە و خەڵکی فێرەکەن. ڕۆڵی میدیا مامۆ باسکە لە بڵاوبوونەوەی ناومێدیاوە چۆن خەڵکی خۆی لەم پەتان خراپە لەم پەتان ناشرینە ڕزگار بکە و هیچ نەبێت تۆزە لەو ناومێدیە لە ژیانی خۆی کەم بکاتەوە. وەڵاهی زۆر بەداخەوەڵم سەرۆت و سامانی ئێمە وەکو کوردستان هەرێمی کوردستان باسەکەم زۆر بەداخەوە سەرۆت و سامانی ئێمە بە هەر هۆکارێک بێت حەقم بەسەر هۆکارەکەوەنی ئایا شەرعیە ناشەرعیە لە من دەگەڕێم حەقم نییە چونکو من علمم نییە چۆن چۆتە گیرفانی مەجموعەیەک کۆمپانیا مەجموعەیە حیزب مەجموعەیە فەرد کە هەر کام لەوانە زۆر بەداخەوە لە باتی ئەوەی کە پارەی ئەم میلەتە کەلای ئەوانە بە هەر هۆکارێک چوتم لێ دەگەڕێم لەمە پارەی میلەت کەلای ئەوانە زۆر بەداخەوە خەم و خەفەتیان پێدەفرۆشنەوە لە باتی بڵێن پارەی ئەم میلەتە لای ئەمە تۆزە دڵخۆشیان کرد. ئێستا میدیای ئێستا وەکو ئەو سانیە بەڕاستی لە ساڵی هەشتاکان لە سەرەتای هەشتاکانەوە تەنان تا 2000ەکانیش یعنی بەم شێوە زەقی ئەمڕۆ میدیا ئاوا نەچوو بۆ هەموو ماڵێکەوە زۆرجار لە هەشتاکان بیریمیە لە هەڵەبجە بووین زۆر پێ ماڵ تەلەڤیزیۆنی هەر نەبوو تەلەڤیزیۆنەکەش هەبوایە مەحدود بوو مەسەڵەن لە سەعات لە 6 ئێوارە تا 12 شەوە کرایەوە بەرنامەکانی بەڕاستی یعنی ئەڵێم بەرنامەکانی کۆمەڵێکیان هادیف بوون هەموو کەسیش تەلەڤیزیۆن نەبوو اینجا هەموو کەسیش لێی تێنە ئەگەشت زۆر بەداخەوە ئەو کات کە تەلەڤیزیۆن ئەبوو هەفتەی یەک شەو بیرمیە لە هەشتاکانە هەفتەی یەک شەو تەمسیلێکی کوردی ئەکرد ئیتر خەڵک هەمووی لەوە تێ ئەگەشت ئیتر هەموو بەرنامەکانی بڵێن عەرەبی بوون هەموو کەس لێی تێ نەگەشت بەس بەداخەوە ئێستا میدیا بەڕاستی یعنی من دەڵێم خاوەنی میدیاکان حیزب بن یا کەس بن یا کۆمپانیا بن واللهی لە قیامەتە محاسبەیان لە هەموو کەس قورسترە لە هەموو کەس زیاتر لە هەموو کەس گرانترە چونکو ئەم میدیای حتا چۆتە گیرفانی خەڵک نەچۆتە ماڵەوە هەر گیرفانەکەی کابرا موبایلەکەی پێ بەرنامەیەکی لە ئاپستۆرا دای ئەبەزێنن لە موبایلەکەیە هەچی بەرنامەی پەخشی زیندوو هەیە هەمووی لێ وەری ئەگرێت واللهی لە قیامەتە محاسبەی ئەم میدیایانە زۆر قورسە ئەگەر نەتوان ئەرکیان هۆشیارکردنەوەی خەڵکی و ئومێدبەخشین بە خەڵکی بێ یعنی من چ قازانجێک دەکەم لەوەی کەوا من خاوەنی میدیایەکم تۆڕێکی میدیاییم هەیە چ قازانجەکەم لەوەی کەوا یەکەمین خەبەرم باسی کوشتنی ئەو بێ دووەمین خەبەرم باسی فراندنی ئەو بێ سێمین خەبەرم باسی سووتاندنی ئەو بێ حتا لە ئەخبارەکانە یەکەمین خەبەر لە فڵانە کەس کوژرا یعنی بزانم ئێستا تۆ سەیری میدیاکان بکەم میدیاکان بوونێتە دووبەرە زۆر بەداخەوە بەرەی ناوەڕاستمان بە هەموویانەوە یعنی لەگەڵ ڕێز و حورمەتم بەرەیەکیان وێنای ئەمڕۆ لە هەرێمی کوردستان وا وێناکە لە کوردستانە هەموو ژیان هەمووی ناومێدی بەرەیەکیشی وا وێنای دەکا هەر هەمووی چیە جادەی قیر هیچی شیوانی نە ئەمەی ئەم لاوایە نە ئەمەی ئەو لاوایە لەبەرەوەی من دەڵێم لەخوا بترسم ئەگەر لە خوش ناترسن لە تەریخ بترسن کە سبەینە تۆمارتان دەکا کە ئێوە چی دەکەن چی ناکەن چیتان تۆ چیتان نەوت یعنی گەنجێک کە دەچێت سەری خۆی هەڵدەگرێ بەرەو خارج من ئەزانم چەندین عایلە ماڵ و هەموو شتی خۆیان فرۆش و بەس بۆی بگەنە دەرەوە ئەگەر نەگەشتنە دەرەوە لە ئیجە خنکان ڕاگەاندنەکان لە قیامەتە خوێنی ئەم لە ئەستۆی ئەوەیە لەبەرەوەی چی تایە با ئێمە ئەخبارەکانمان تۆزە پاڵفتە تەسفیەکەین با تایە نەبێ کاکە شەڕێک تایە نەبێ با کوشتنی تایە نەبێ با ئەمەیتیان ئێمە زۆر بەداخەوە لە وڵاتی ئێمە لە هەندێک میدیاکان ئەگەر مناڵێک بەلافاو بمرێ ئەڵێن وەڵا کاکە لەو هەرێمی کوردستان حکوومەت جارەی چاک نەکرد مناڵێک لافاو بن خۆ کاکە لە ئەمریکاش دەها کەس بەلافاو من بۆ حکوومەت جارەی چاک نەکردو یعنی ئێمە بین هەواڵەکانیش حتا دقت لە هەواڵەکانی شانیە بۆیە من دەڵێم میدیاکان گەورەترین کاریگەریان هەیە لەسەر خەڵک یعنی زۆر جار خەڵک ئەڵێ سەعات 8 9 سەر سەعات ئەخبار ئابرۆ تەلەڤیزیۆن بکەرە بزانم ئەخبارەکە چی ئەی کاتەوە بەخوا فڵان کەس کوژرا ئامی کەناڵەکەی تر سەرکی کەنالکە ئەڵێ وڵا فڵانە دوکان سوتا فڵان کەسی تیامر ئاتخوا بیخەر ئەخبارەکەی تر وڵا ئافرەتێک لە موچە وڵا بیخەر ئەخبارەکەی تر وڵا پیاوێک جام بەس ئەم نقطە ئەمێ یعنی داواکارم ئاخر قسەم لەسەر میدیا ئەمێ داواکارم ئەو میدیایانی کەوا هەن طبعا هەمووی پارەی خەڵکە
داین تەسەور نەکەی کە ئەمپار لە گیرفانی خۆی دەرێت لە هیەک بێ هی ئەم هەرێمە بێ هەموو هەموومان بەشدارین یەک تۆز ویژدانتان هەبێ ئومێد بە خەڵکی ببەخشن نەک خەڵکی ناومێد بکەن. مامۆستا کاتی بەرنامەکەم چەند خولەکێکی ماوە پێم خۆشە تەوەری کۆتایی بەرنامەکەم باز لە چارەسەرەکان بکەین کاتێککە هەر کەسێک چوو بێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێک دەڵێ ئامۆژگاریم کە ئەوە فەرمێ تووڕەمە بە لە تووڕەبوونی شافەرمێ ئەگە بە پێوەبی دانیشەگە دانیشتووی پاڵکەوە حتا کوردی جەڵێگە زۆر تووڕەبی ئاوی سارد بخۆرەوە چارەسەری ئەم ناومێدیە چۆن ئێمە چارەسەرێ بە بینەر بە خۆمان ببەخشین لەم ناومێدی و ڕەشبینی و بێتاقەتیە هیچ نەبێت کەمێک کەمی بکەینەوە. یەکەم بڕوابوون بە خوای گەورە باوەڕمان بەوە هەبێ هەموو شتێک لە دەسەڵاتی خوای گەورەدای باوەڕمان بەوە هەبێ خوا لە سوڵتان مەحموود گەورەتر ئەڵێ سوڵتان مەحموود ناردی بۆ نای ماڵی نەجارە کوتی بەیانی یەک بار ئاردەدار سەعات نوێژی عیشا بۆ بەیانی بارێک ئاردەدار تر کابرا زۆر دنیای لێ هاتەوەیە کژنەکەوتی پیاوەکە مەترسە خوا لە سوڵتان گەورت بۆ نوێژی بەیانی تەقای نا لە دەرگا فەرموو وەڵا سوڵتان مردووە تابوتێکمان بۆ دروست یەکەم ئیمانمان بەخوا بێ هەموو شتێ بەدەستی خوای گەورەیە هەموو شتێ خوای گەورە دەیهێنێ و دەیبە هەرچی خوای گەورە ئێرادەی لەسەر نەبێ نابێت کاتێک یەکەم ئەوەیە بگەڕێنەوە بەرەو قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمان بە خوای گەورە دووەم باوەڕمان بەوە هەبێ کە خوای گەورە لە ژیانە ئەسبابی دانا و هۆکاری دانا دەست بە هۆکارەکان بگرین نەتیجەکەی دەرەچێت پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە هیجرەتەکە بەدزیەوە هیجرەتەکە هەموو هۆکارەکان دەگرێتە بەر بۆی هیجرەتکە ئەگاتە ئەشکەوتەکە لە ئەشکەوتی ثەور ئیتر هۆکارە زەمینەکان تەواو بوون إمام أبو بكر فما يا رسول الله لو طأطأ أحدهم رأسه لرآنا أي پیغمبری خوا صلی الله علیه و سلم اگر یکی کان سر بخات ئاوا سەردانە وێنێ ئەمان بینێ بەس سەیری خوارەوە کە ئەمان بینێ ئەلێدا هۆکار نەماوە تر ئەسباب نەماوە ئەفەرمێ ئەبا بەکر ما ظنك باثنين الله ثالثهما ئەی ئەو بەکر گومانی چییە بە دوو کەس خوا سێمیانە کاتە دەست بگرین بە هۆکارەکان هەموو شتێ سەبەبێکی هەموو شتێ هۆکارێکی هەموو شتێ ڕێیەکی خۆی هەیە ئەگەر دەستمان بە ڕێگەکان کرد نەتیجەکە بدەین دەست خوای گەورە یەکێکی تر ئەوەیە کەوا هۆکارە ڕاستەکان بگرینە بەر زۆر بەداخەوە ئێمە لە باتیەوەی خۆمان هەوڵ بدەین من خۆم هەوڵ بدەم بۆ چاکردنی ماڵ و ناو ماڵی خۆم یەمەڵێم کاک زەحمە نەبێ کاکی گیان تۆر ماڵی من چاک یعنی یەکێک لە هەڵەکان دەستگردن بە هۆکارەکانەوەی پشتمان بە خەڵک بەستو با پشتمان بەخۆیان بەسین یەکێکی تر ئەوەیە بەڕاستی دابەشکردنی داهات و توانا و ئیشەکانی وڵات بە شێوەیەکی عەدالەت و دادگەرانە بەسەر هەموو کەسە کابرایەکە خاوەن بڕوانامەیەک و پسپۆرە لەو بوارەدا تۆ بیکەرە بەڕێوەبەری ئەو شوێنە نەک کەسێک بێنی تەنها بزانە یەقڕە وەیەکتب بخوێنێت و بنووسێتەوە یەکێکی تر لەوانە ئەوەیە کەوا بەڕاستی وەکو عەرزم کردی ڕاگەیاندنەکان ئومێد بن بە خەڵک نەک ئومێد گەشبین بن نەک ئەوەی ڕەشبین من یەکێکی لەوەیەکەوە دڵمان بە ژیان خۆش بێ خوای گەورە پێتان بڵێم زۆر ئەو قسەیە غەڵەتە دنیا چییە دنیا شتە بەخوا ئەگەر دنیا شت نەبووایە خوای گەورە دروستی ناکرد دنیا شت نەبووایە خوای گەورە 124,000 پێغەمبەری نەئەنان 313 ڕەسوولی مرسەلی نەئەنان پەیتا پێغەمبەران و بە پەیامی خواوە نەیە ئەگەر دنیا هیچ نەبووایە کاتە دنیا خۆشە هەمومان دڵمان بە دنیا خۆش بێ بەڵام خۆشی دنیا دڵخۆشی دنیا بەوەیەکەوە بەو شێوە بژین کە خوای گەورە پێ ڕازیە نەتیجەکانیش دێن دەست خوای گەورە لێگەڕێن لە نەتیجە یعنی ئیشکالەکە وەکو عەرزم کرد یەکەم خاڵ ئێمە بە دوای نەتیجێتەوەی ئەسبابمان نەکردووە سوبحانیە فەرمێت چییە بێ و چی نابێ ئیشی خۆیان چیەکەین و چی ناکەین ئیشەوەی من چی ئەەکەم و چی ناکەم بۆی کەوا قیامەتێکمان یەکەم قیامەت مسۆگەرکەین دوم لە دنیاشان دێ زۆر سپاس بۆ بەڕێست و خی گەورە پاداشتی بەخێرداتەوە ئینشەڵڵا مێدەوارین مێدە ببەخشین بە کۆمەڵگەوە بینەران بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە ئازیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکە بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ